لە هەفتەیەکدا خۆپیشاندانی لایەنگرانی ڕەوتی سەدر دژ بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەڕێوەچوو دوای داوای هەڵوەشانەوەی کۆمیسیۆنەکان دەکرد لە بەرامبەردا سەرۆکی کۆمیسیۆن ئەو داوای ڕەت کردەوە و بەناکۆکیی نێوان شیعە و لایەنەکان ناوی بەرد. بۆ دووەمین جار لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا خۆپیشاندەرانی ڕەوتی سەدر دژ بە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و یاساکەی ڕژانە گۆڕەپانی تەحریر لە بەغدای پایتەختی عێراق لایەنگرانی ڕەوتی سەدر هەڕەشەی هێرشکردنە سەر ناوچەی سەوزیان کرد کە دامودەستگا دەوڵەتیەکان و باڵیۆزخانە و نوێنەراتیەکانی وڵاتانی لێ. ئەمەش مەترسی هێرشی خۆپیشاندەرانی نیسانی ساڵی ڕابردووی بۆ سەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەبیر هەمووان داهێنایەوە. بۆیە پۆلیس و هێزەمنیەکان ڕوبەڕووی هەوڵی خۆپیشاندەران بۆ گەیشتن بە ناوچەی سەوز بوونەوە. بەپێی دوایین ئامار کە پارێزگاری بەغدا ڕایگەیاند لە ئاکامی ڕوبەڕووبوونەوەی هێزەمنیەکان و خۆپیشاندەراندا 7 کەس کوژراون و 320 دیکەش بریندار بوون. بەرزبوونەوەی ئاماری کوژراوەکانیش بە دوور نازانرێت. دوابەدوای خۆپیشاندانەکانی بەغدا سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێنیدا لەسەر داوای خۆپیشاندەران ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ لێپێچینەوە بانکێشی نوێنەران بکرێن و بەپێی کەمتەرخەمی و لەژێر ڕۆشنایی دەسەڵاتەکانی ئەنجومەنی نوێنەران متمانەیان لێ بسەندرێتەوە و کەسانی دیکە لە شوێنەکانیان دابدرێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە 20 ئەیلولی ئەم ساڵدا کۆتایی بەکارەکانی دێت. هەر لە ئێستاشەوە لایەنگران و خۆپیشاندەرانی ڕەوتی سەدر داوای هەڵوەشاندنەوەی دەکەن. لە بەرامبەردا سەربەس مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان داواکاریەکەی خۆپیشاندەرانی بە ناواقیعی لێکدایە و ڕەتی کردەوە. بەو پێی ئێستا عێراق لە سەرڕێی هەڵبژاردنەکاندایە و دەست لە کارکێشانەوەی کۆمیسیۆن لەو ڕۆوە بۆشایی دروست دەکات. ناوبراو ڕاشی گەیان بە هیچ شێوێک لەژێر هەڕەشە و خۆپیشانداندا دەست لە پۆستەکەی ناکێشێتەوە و پرسی هەڵوەشانەوەی کۆمیسیۆنیش پێویستە بەپێی دەستور و یاسا بێت. زیاد لەوەش سەربەس مستەفا ئەوەی لە بەرامبەر بە کۆمیسیۆنەکەیدا ڕوودەدات بە ململانەی نێوخۆی شیعەکان لێک دەداتەوە. ڕەوتی سەدریش پێی وایە مادام بەرپرسانی کۆمیسیۆن لەلایەن پارتە گەورەکانەوە دانراون ناتوان هەڵبژاردنێکی پاک و بێگارد بەڕێوە ببن. بەپێی زانیاریەکان ڕەوتی سەدر کە ئێستا پێشەواتی خۆپیشاندانەکان دژ بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەکات لە 130 بۆ 140 فەرمانبەرەکانی کۆمیسیۆنەکەی بەرکەوتووە. جگە لەوەش 4 بەڕێوەبەری گشتی و جێگیری هونەری بەڕێوەبەری بازنەی هەڵبژاردن و بەڕێوەبەری گشتی ڕەسافە و بەڕێوەبەری نووسینگەی بابل و میسانیشی بەدەستەوەیە. بەڵام بەپێی وتەی سەرۆکی کۆمیسیۆن تا ئێستا هیچ کام لە بەرپرس و فەرمانبەرەکانی سەر بە ڕەوتی سەدر لەو کۆمیسیۆنە دەستیان لە کار نەکێشاوەتەوە. لەگەڵ ئەوەی عێراق شەڕێکی درێژخانی لەگەڵ ڕێکخراوی داعش هەیە و قورسایەکی سیاسی و ئابووری و ئەمنی گەورەی لەسەر دروست کردووە، لەگەڵەوەشدا تا ئێستا چەندین گۆڕانکاری لە ئاستی سەر و خواروی دەستگاکانی بەڕێوەبردندا ئەنجام درا و هەرسێ دامەزراوەکانی جێبەجێکردن و یاسادانان و دادوەریشی بە ئاسایی کاری خۆیان دەکەن. بە پێچەوانەی ئەمەشەوە لە هەرێمی کوردستان داواکاری و خۆپیشاندانی هیچ چین و توێژێک وەڵام نادرێتەوە و لە سێ دامەزراوە سەرەکیەکەی بەڕێوەبردنیشدا هیچ کامیان لە دۆخی ئاسایی خۆیاندانین. بەپێی بۆچوونی چاودێرانیش ئەوە جیاوازی نێوان دامەزراوەیی و نادامەزراوەی بوون دەردەخات. بەڵێ بەرەزان سەبارەت بە خۆپیشاندانەکانی هەوڵ